دەربڕوو لەسەر بەڕوو لەسەر ئاستی جیهانی طبعاً بەڕوو یەکێکە لەو ڕووەکانی کە بەپێی ئەودا پرۆژەکەمان بەناوی پرۆژەی بژانەوەی سروشتە، ینی ئێمە دەمانێت سروشتی خۆمان ببوژێنینەوە هەتاوەکوم ساتەوەختی ئێمە قسەی تێدا دەکەین دارستانەکانی کوردستان لە ئاستێکی باشدان ڕێژەیەکی باش لە دارستانمان هەیە ڕاستە جۆرایەتی دارستانەکان و جۆراوجۆری ڕووەکی لە ناو دارستانەکاندا لە ئاستێکی زۆر باشدا هەیە بەڵام پێویست دەکا ئێمە کار لەسەرەوە بکەین بیان پارێزین بەڕاستی چونکم خۆت دەزانی جگەلەوەی کە کۆمەڵێک هۆکاری ناوخۆیی هەیە کۆمەڵێک کێشە و مەشاکیلی ناوخۆیی هەیە کە هۆکارن بۆ لە ناوچوونی دارستانەکان و هۆکارن بۆ لە ناوچوونی ڕۆکی سروشتی کوردستان بەداخیشەوە ئێستا گۆڕانکاری کەشوهەوا و گەرمبوونی گۆی زەوی و کەمبوونەوەی بارانیش کێشەیەکی ترن لە پاڵ ئەو کێشانەی کە هەن لەبەرەوەی ئێمە دەمانەوێت خەڵکی خۆمان هۆشیارکەینەوە بۆ ئەوەی کە بڵێن پێویست دەکا دارستانەکانی کوردستان پێویست دەکا بەڕووی کوردستان بپارێزین چونکم ژیانی تۆمانەوەی تۆ خۆراکی تۆ ئاسایشی تۆ پێویستە بەدار بەڕووەوە لەبەرەوە ئەمە زۆر گرنگە بۆ ئێمە و ئێمە ئەمڕۆ بە هەماهەنگی لەگەڵ دەستەی ژینگە بەڕاستی وەرکشۆپێکی تێر و تەسەلمان لەم بابەتانە حاضر کردو و کاری لەسەر هۆکارەکان زۆرن بەڕاستی هەندێک لە هۆکاری خۆڕزکن ئەو گۆڕانکاریانەی کە لە کەشوهەوا گەرمبوونی گۆی زەوی بەرزبوونەوەی با بڵێن پلەی گەرمە ڕێژەی کەمبوونەوەی بارانبارین فراوانبوونی ناوچەی سەحراویەکان بەڕاستی ئەمە هۆکارن هۆکارە خۆڕسکەکانن و لە پاڵەمەشدا بەڕاستی هۆکاری ناوخۆی هەیە ئێستا کێشەی گەورەی کوردستان ئەوەیە داردەبڕێتەوە لەبەرەوەی نەوتی نییە بە تایبەتی خەڵکی گوندنشینەکان دەڕۆن دارستانەکانی کوردستان لە 50 ساڵی ڕابردوودا دارستانەکان ئاهێکیان بەبەردا هاتووەتەوە وەزعیان باشە بەڵام ئێستا جارێکی تر خەڵک دەگەڕێتەوە لەبەر ناچاری و بەردەوامبوونی ژیان کەوتونەتە وێزەی دارستانەکانی کوردستان و داربەڕوو بەڕاستی دەبرنەوە بەدڵنیاییەوە ئەوە یەکێکە لە خراپترین هۆکارەکان بە تایبەتی ئەو بۆمبە ڕێژەیە کە لە هەندێک لە ناوچەی کوردستان بە تایبەتی ناوچە حدودیەکان دەکرێت بەدڵنیاییەوە ڕێژەیەک لە دارەکان دەفەوتێن ڕێژەیەک لە جۆراوجۆری زیندەوەری هیجرەت دەکەن خۆت دەزانی ڕووەک ڕاستە توانای ڕۆیشتن و قاچی نییە بەڵام جۆراوجۆری زیندەوەری باڵندە ئاژەڵ حیوانات و مار و خشۆکەکان کە هەست دەکەن ژینگەکان ئارام نییە بەدڵنیاییەوە هیجرەت دەکەن یاخود هەندێکیان لێ دەکوژرێ یاخود لە کاتی هیجرەتکردن و ڕۆیشتنەکە هەندێکیان لێ دەمرێ بەدڵنیاییەوە یەکێکە لەو هۆکارە سەرەکیانێکەوە ژینگە و سروشتی کوردستان تێک دەدا چونکم ئەو کێشانەکە لەو ناوچانەدا هەن بەڕاستی زۆر جار دەبێتە هۆی تێکدانی ژینگەکە دەبێتە هۆی لە ناوچوون و دروستبوونی ئاستەنگ بۆ ئەو کەسانێکی کە دایانەوێت کار لە بابەتە ژینگەیەکانە بکەن سەردانی ئەو ناوچانە بکەن لەبەرەوە من پەیامی من ئەوەیە کە ئێمە پێویست دەکا هەمومان دەست لە ناوی دەستی یەککەین بۆ ئەوەی ژینگە و سروشتی کوردستان بپارێزین چونکم ئاسایشی خۆراکی کوردستان کوشت و کاڵی خۆراکی کوردستان ئاسایشی نەتەوەی کوردستان ڕاستەوخۆ بەندە بە پارێزگاریکردن لە دارستانەکانی کوردستان بە تایبەتی داربەڕوو